مناوی خوای گەورە و میهرەبان خوێنکارانی عەزیزم کاتتان باش. لەوانەیەکی تری بەشی دووەمە دەسەکەینەوە بە فیزیای پۆلی دوانزەی زانستی. هەمووشان ئەزانن لە بەشی یەکەمی دەرزی ڕابردوو یان با بڵێین نوانی ڕابردوو ئێمە باسمان لە زەبری خولێنەر کرد کە بە تاو هێما ئەکرا ئەبوو هۆی خولانەوەی تەنێک بە دەوری تەوەرەیەکی دیاری کراوەدا بەوەی هێزێکەوە کە ئەمانوت توانستی هێزێکە بۆ خولانەوەی تەنێک. لە تەواوکەری بەشی دووەمدا کە بەندی دوو بۆ دووە ئەچینە سەر بابەتێکی تر کە بریتیە لە خولانەوە و بارنەگۆڕی. خولانەوە و بارنەگۆڕی بابەتێکە کە بەڕاستی ئێمە لە بەشی دووە بابەتی هاوسەنگبوونی تایە و هەروەها بابەتی تری گرنگی تایە کە ئێستا پێویست بە ڕوونکردنەوە ئەکاو ئەوەی کە گرنگ بێ ئەوەی کە لە مەنهەجەکەمان ئاماژەی پێدرا بێت باسی یەکەین. کاتێک کە ئێمە بە نمونە ماجیکە گەیەنینەوە ئەمانەوەی ئەم ماجیکە لە هەوادا هەڵبدەین لە کاتی هەڵدانی ماجیکەکە یا بینین ماجیکەکە دەست بە چیە کات؟ دەست بە خولانەوە کات بە دەوری خاڵێکە کە ناومانەنا خاڵی تەوەرەی خولانەوە. بۆیە هەموو تەنێک لە کاتی جوڵەکەیدا بە تایبەتی لە جوڵە بە خولەکەیدا یان لە جوڵە جێگۆڕەکەیدا ئەجوڵێت بە دەوری خاڵێکی دیاریکراوە بەو خاڵە ئەوترێت چەقی بارستایی. چەقی بارستایی ئەو خاڵەیە کە دەکرێت هەموو بارستایی تەنەکەی تیا کۆ بکرێتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. ڕوونە لەلات هەموو بارستایی تەنەکەی تیا کۆ ببێتەوە. بۆیە پێویستە بزانم چەقی بارستایی ئەو خاڵەیەکە هەموو بارستایی تەنەکەی لەو خاڵەیە تیا کۆ بۆتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. ئەمە ڕسمێکە لە کتێبەکە دەهەیە ڕسمی چەکوشێکە کە من ئەزانم چەکوشەکە کلکێکی داری هەیە و بەشێکی ئاسنی هەیە. کاتێک کە ئەم چەکوشە لە هەوادا هەڵەدرێت ئەبینیم ئەم چەکوشە جوڵە ئەکات. ئەو جوڵانەی کە ئیکات ئەمە دوو جۆر جوڵەیە. جوڵەیەکیان پێوتێت جوڵەی چی جێگۆڕ، جوڵەیەکیشیان پێوتێت جوڵەی بەخول. ئەم دوو خاڵە بۆ تۆ گرنگە بیزانیت. ئەو چەکوشە کە هاوێژاوە لە هەوایە دەستی کرۆ بە جوڵە چەقی بارستاییەکەی هەمیشە جوڵەی چیەکات؟ چەقی بارستاییەکە هەمیشە جوڵەیەکی جێگۆڕەکە لەسەر ڕێڕەوێکی چیە؟ ئەگە جوان دیقەت بن لەسەر خەتە سوورەکە کە ئەمە ڕێڕەوێکی چییە؟ ڕێڕەوێکی بڕگا هاوتایە. بەڵام خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەیەکی چیەکەن؟ جوڵەیەکی بەخول ئەکەن. بە دەوری کوێدا؟ بە دەوری چەقی بارستایی. بۆ نمونە کاتێک کە من ئەلەم ماجیکەکە هەڵەیەم، ماجیکەکە کاتێکە لەسەر دەسەندای بنێم هەمومان ئەزانی خاڵی چەقی بارستاییەکەوێتە ناوەڕاستەوە. لە کاتی هەڵدانی ماجیکەکە بۆ سەرەوە و کاتێککە دەست بە خولانەوە کات و جێگەی خۆشی ئەگۆڕێت خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەی چیەکەن بە دەوری چەقی بارستاییەکەیانە؟ بە دەوری تەوەرەی خولانەوەکەیانە جوڵەیەکی بەخول ئەکەن. بەڵام خاڵی چەقی بارستایی خۆی لەسەر ڕێڕەوێکی چیە جوڵێت؟ لەسەر ڕێڕەوێکی بڕگاهاوتاوە تا جوڵەیەکی جێگۆڕەکە. و بە تەکید کاریگەری کۆمەڵە شتی لەسرە ئەو شتانەی کە کاریگەریان لەسەرە و یان ئەو قسانەی کە کاریگەریان لەسەر ئێستا باسیەکەین. بۆیە ئەو دوو خاڵە زۆر گرنگە بۆ پرسیاری وزاری خوێنکاران کاتێک کە چەکوشەکە هەڵەدرێت یان هاوێژاوێک لە هەوایە کاتێککە ئەو تەنە دەست بە خولانەوە ئەکا بە دەوری تەوەرەکەی خۆیدا ئەبێ من بزانم هەمیشە چەقی بارستایی لە جوڵەی جێگۆڕەکە بەڵام خاڵەکانی دەوری چەقی بارستایی جوڵەی بەخولەکەن. چەقی بارستایی لە هەموو تەنە ڕێگەکاندا وەکو خوشتەک و گۆ دەکەوێتە چەقە ئەندازەیەکانیان. چەقە ئەندازەیەکان هەموو لەو حونیۆڵێکی هاوچەشن چەقی بارستایی و چەقی کێشکردنان ئەکەوێتە ناوەڕاستەوە. کاڵێن چەقی ئەندازەیی بۆ نمونە کاتێک کە ئێمە گۆیەکمان هەبێت ئەمە بریتیە لە چەقە ئەندازەیەکەی واتە ئەم خاڵە بریتیە لە چەقی بارستایی. پرسیارمان هەیە لە کتێبەکە کاڵێت پارچە کێکێک یاڵێت شەشپاڵوویەک چەقی بارستاییەکەی تۆ لە تیرەکانیەوە یەک ئالێرە ئەبێ بەچی ئەبێ بە چەقی بارستاییەکەی واتە چەقە ئەندازەیەکانیان ئەبنە چەقی بارستاییەکانیان هەموو لەو حونیۆڵێکی هاوچەشن. ئەمە بریتێ لە لەوحەیەک کە لە پرسیارەکانی هاوسەنگبوون زیاترێتە بەردەممان یان نوێڵێکی هاوچەشن چەقی بارستاییەکەیانەکەوێتە ئەم خاڵەوە کە لە هەمان کاتە چەقی چیشە؟ چەقی کێشکردنە یان کێشی تەنەکەیەک. و زۆربەی کات چەقی بارستایی و چەقی کێشکردن چین یەک خاڵن. ئەم یەک دوو تێبینیە گرنگە بۆ شێوازی شیکارکردنی پرسیاری تۆ کەواتە چەقی بارستایی گرنگە من بیزانم پێناسەکەی و خاڵەیە هەموو بارستایی تەنەکەی تیاکۆ بێتەوە لە کاتی لێکۆڵینەوە لە جوڵە جێگۆڕەکەیدا. پرسیارێکمان هەیە لە پێداچنەوەی بەندەکە با یەکسەر بەسەرمان هاتێنە پەڕێت ئەڵێ چەقی بارستایی هەر یەکێ لەم خاڵانەی خوارەوە دیاری بکە. نامەوێت بەسەرمان هاتێ پەڕێت بۆ ئەوی یەکسەر
وەڵامی پرسیارەکە بینەوە لە پێداچوونەوەی بەندی 2 بۆ 2 چەقی بارستایی یەکێکە لەم خاڵانە بە نزیکی دیاری بکە. یەکەم دارێکی 1 مەتری خوێن کارانەگەر دیقەت بن کە ئەڵێ دارێکی 1 مەتری حساب بکە ئەمە بریتە لەو دارەی کە باسمان کردیان ئەو ڕاستەیی کە هەیە ئەمە 0 سانتیمەتر ئەلێرەشە چەند سانتیمەتر 100 سانتیمەتر کەواتە چەقی بارستایی لێرەیە وەکو چەقی کێشکردنەکەشی وایە ئەکەوێتە کوێ شوێنی نیشانەی کوێ 50 سانتیمەتر کەواتە کاتێکا لە دارێکی 1 مەتری شوێنی نیشانەی 50 سانتیمەترەکەیە. کاتێکا لە تۆپێکی بۆڵین نزیک لە چەقی تۆپەکە و کەمێک کورد لە دوور لە کونی پەنجەکان بۆ چونکە کاتێک ئەو شوێنانی کە پەنجەکانە چێتە ناوی بارستایی لەویا کەم کردووە لە بەرامبەرە لاکەی تری بارستایەکەی زیای کردووە. پارچە سەهۆڵێکی شێوە 6 پاڵوو بە تەکی دەکەوێتە چەقی چی پارچە سەهۆڵەکەەوە کێکێکی شێوە پە بکە ئەکەوێتە چەقی کێکەکە کاتێک ئاڵێن مۆزێک مۆز ئاگادار بە لە ناوەڕاستیدا بە درێژایی هێڵی چەماوەی ناوەکی مۆزەکە ئەتوانی مۆزەکە لەسەر دەستمان ڕابگریت بۆیە چەقی بارستایی ئەم خاڵانە ئاگادار بە گرنگن و هەمووشیان ئەکرێت بڵێن لە ئیمتیحانی وزاری پرسیاریان تیا هاتبێتەوە یان پرسیاریان تیا بێتەوە. لەبەرەوە چەقی بارستایی گرنگە تۆ بزانیت کە چییە. ئەچینە بابەتێکی زۆر گرنگ کە بریتە لە زەبری بارنەگۆڕی. زەبری بارنەگۆڕی چییە یان با بڵێن بارنەگۆڕی چییە؟ لە پۆلی 11 دڵنیام کە بارنەگۆڕیت خوێند. بارنەگۆڕی ئارەزووکردن یان هەوڵدانی تەن بوو بۆ مانەوەی لە بارە تایبەتەکەی خۆیدا کە بریتی بوو لە جوڵەی چی کە بریتی بوو لە جوڵەی جێگۆڕ. بۆیە پێناسەی بارنەگۆڕی بیستووە. بارنەگۆڕی ئارەزووکردنی تەنە بۆ مانەوەی لە باری جوڵەکەی خۆیدا. لەبەرەوەی بارنەگۆڕیە ئەم جوڵەیە کە هەواسمانە کرد جوڵەی چی بوو؟ جوڵەی بەهێڵ بوو کەواتە پێناسەی بارنەگۆڕی ئەوە بوو یان ئەو بارنەگۆڕیەیە کە بەرهەڵستی گۆڕان لە جوڵە چیەکەی ئاکات گۆڕان لە جوڵە جێگۆڕەکەی ئاکات فەرق ناکات چونکە جوڵەی بەهێڵیش بەشێکە لە جوڵەی جێگۆڕ. باشە ئەم بارنەگۆڕیە کێ ئەبووە هۆی گۆڕانکاری بارستایی بە یەکەی چی ئەپێورا کیلۆگرام بەندوو لەسەر چی بەندوو تەنها لەسەر بڕی مادەکە بەندوو لەسەر بڕی مادەکە ئەمان و کاتێکە بارستایی تەنێک زیاکە بارنەگۆڕەکەشی زیاکات بۆیە بێتە هۆیەوەی کە بەرهەڵستی جوڵەکە بکات جوڵەکەی چی لێ کرد جوڵەکەی بۆ کەمەکردینەوە. بەڵام کاتێک کەینە پۆلی 12 و لە پۆلی 12 ئێمە باز لە جوڵەی جێگۆڕ ئەەکەین بەڵام لە ناویشە باز لە جوڵەی بەخولەکەین ئەم بارنەگۆڕیە بێ بە چی ئەبێ بە زەبری بارنەگۆڕی. زەبری بارنەگۆڕی زەبری بارنەگۆڕی بەرهەڵستی تەنێکە بۆ هەر گۆڕانێک لە جوڵە بەخولەکەیدا کەواتە ئەمەیان چییە ئەڵێن ئارەزووکردنی تەنە بۆ مانەوەی لە جوڵە بەخولەکەیدا یان ئەتوانم هەردووکیان بڵێم ئەمە بەرهەڵستیکردنە بۆ جوڵەی جێگۆڕ ئەمە بەرهەڵستیکردنە بۆ جوڵەی بەخول. ئەگەر دیقەت بێ هەردووکیان یانی چی هەردووکیان بەرهەڵستیەکەن بۆ ئەوەی چی بۆ هیچ گۆڕانێ لە جوڵەکەیانە ڕوونەیات. لە جوڵەی بەخولدا ئێمە باز لە چیەکەین باز لە زەبری بارنەگۆڕی کەواتە زەبری بارنەگۆڕی نزانین. زەبری بارنەگۆڕی تەبەن بەچی هێما ئەکرێت بە ئای هێما ئەکرێت ئەکاتە چی ئەکاتە ئێم ئار دووجا ئێم ئار دووجا ئێم چییە ئێم بریتە لە بارستایی تەنەکە ئار چییە هەمووتان ئەزانن بریتە لە نیوەتیرەکەی ئەو تەنانەی کە لەسەر ڕوویەک خلۆر ئەبنەوە یان ئەو تەنانەی کە هەڵەدرێن بە تەکید بارستاییان هەیە و نیوەتیرەیەکیان هەیە بۆیە ئەڵێم زەبری بارنەگۆڕیت بەرهەڵستی تەنێکە بۆ هەر گۆڕانێک لە جوڵە بەخولەکەیدا کە ڕوئەیات. ئایا زەبری بارنەگۆڕی بەچی ئەپێورێت؟ ئەمە لێرە بارنەگۆڕی کیلۆگرام بوو بەڵام لێرە چییە؟ کیلۆگرام چی مەتر دووجا کیلۆگرام مەتر دووجا بریتە لە چی بریتە لە یەکەکەی. زەبری بارنەگۆڕی بەندە لەسەر چی بەندە لەسەر بارستایی تەنەکە بەندە لەسەر بارستایی تەن واتە بە زیادبوونی بارستایی تەن زەبری بارنەگۆڕی چی دێت زەبری بارنەگۆڕی زیاکات. دووەم بەندە لەسەر چی شێوەی تەن شێوەی تەن. سێم بەندە لەسەر چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەکەدا
کەواتە چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەیە کاریگەری هەیە لەسەر خولانەوە و با زەبری بارنەگۆڕی تەنەکە بەڵێ بەتەکید کەواتە ئەگەر دیقەت بێی بارنەگۆڕی تەنێک بوو لە جوڵەی جێگۆڕا تەنها بەند بوو لەسەر بڕی مادەکەوی چیتر بەڵام زەبری بارنەگۆڕی بەندە لەسەر چی بەندە لەسەر بارستایی تەن بە زیادبوونی زیادەکە بەندە لەسەر شێوەی تەن و بەندە لەسەر چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوەیە کە ئەمە بەڕاستی هەرسێکیان گرنگن ئەکرێ پرسیارێکی وزاری بێت بڵێ زەبری بارنەگۆڕی تەن بەندە لەسەر ئەی بارستایی تەنەکە بی شێوەی تەنەکە سی چۆنێتی دابەشبوونی بارستایی بەسەر تەوەرەی خولانەوە دی هەموو وەڵامەکان ڕاستن بە تاکید ئێمە ژەڵێن هەموو وەڵامەکانمان ڕاستن ئەمە بریتە لە زەبری بارنەگۆڕی کە وتمان بە کیلۆگرام مەتر دووجا ئەپێورێت و ئەم خاڵانش گرنگە کە ئێمە بیزانین ئەمجا ئایا لە یەکچوون هەیە لە نێوان زەبری بارنەگۆڕی و بارنەگۆڕی بەڵێ بە تاکید ئەمە پرسیارێکی پێداچوونەوەی بەشەکەشمانە وتمان ئەم بەرهەڵستیە بۆ جوڵەی جێگۆڕ ئەم بەرهەڵستیە بۆ جوڵەی بەخول کەواتە ئەمە جیاوازیە ئەم بە مەتر ئەپێورێت یەکەکەی ئەم بە کیلۆگرام مەتر دووجا ئەم بەندە لەسەر بڕی مادەکە ئەم بەندە لەسەر ئەم سێ خاڵەی کە باسمان کرد لە یەکچوونەکەیان ئەوەیە کە بەڕاستی هەر هەمویان چین پێوەری بارنەگۆڕین بۆ جوڵە واتە ئەو تەنانەی کە بارنەگۆڕی یان زەبری بارنەگۆڕەکەیان زۆر بێت باری جوڵەکەیان ڕوو لە چییە باری جوڵەکەیان ڕوو لە کەمبوونەوەیە و هێواشبوونەوەیە ئەمە بەنسبەت زەبری بارنەگۆڕی کە چەند شێوەیەکمانەیە کە ئێمەڵین بەندە لەسەر شێوەی تەنەکان ئەم خشتەیە خشتەی کتێبەکە خوێندکاران بەڕاستی گرنگە هەمووی وەکو خۆی لەبەر بکەیت و پێویستە تۆ بزانین خشتەکە چۆن چۆنی لەبەر ئەەکەیت ئاگادار بە ئەم خشتەیە وەکو پێویست لە کتێبەکە جوان ڕوونی کردوێتەوە و لێرەش چەند قسەیەکی تری لەسەر ئەەکەین لێرە چەند ڕوونکردنەوەیەکی پێویستی تری لەسەر ئەین بۆ نمونە ئەڵێ ئەڵقەیەکی تەنک یان لولەکێکی تەنک فەرق ناکە ئەڵقەی تەنک یان لولەکێکی تەنک بە دەوری تەوەرەکەیدا کاتێک کاڵێن بە دەوری تەوەرەکەیدا ئەمە بریتە لە ئەڵقەکە ئەمە تەوەرەکەیەتی کاتێک ئەم ئەڵقەیە دەست بە جوڵە ئەکات بە دەوری تەوەرەکەیدا یان هەر تەنۆلکەیەک لەسەر ئەڵقەکە بجوڵێت ئەو کاتە بۆ ئەمە کەوتمان ئەڵقەیە زەبری بارنەگۆڕیەکەی ئەکاتە چەند ئەکاتە یەک MR دووجا یەک MR دووجا واتە لێرەیە ئەمە زۆرترین زەبری بارنەگۆڕی هەیە کە ئەڵقەیەکە کاتێک بە دەوری تەوەرەکەیە چیە کات بە دەوری تەوەرەکەیە دەست بە خولانەوە ئەکات پاشان ئەڵێ ئەڵقەیەکی تەنک بە دەوری تیرەکەیدا ئەمیش هەڕوونە ئەمە هەمان ئەڵقەی پێشووترە بەڵام ئەم جارەیان ئەگەر بە دەوری چیا بجوڵێت یان بخولێتەوە بە دەوری تیرەکەیدا یان ئەگەر بڵێ چی ئەگەر بڵێ پەپکە یان ئەگەر بڵێ خلۆکە یان بڵێ ڕەوڕەوە یان بڵێ لولەک هەموو ئەم قسانش هەر هەمویان هەمان زەبری بارنەگۆڕیان هەیە ئەبێ بە چەند یەک لەسەر دوو MR دووجا یعنی نیو یەک لەسەر دوو MR دووجا واتە نیو ئەمە بریتە لە پەپکەیەک یا خلۆکەیەک یان ڕەوڕەوەیەک یان لولەکێک یان ئەگەر بژ لە ئەڵقەیەک بە دەوری چییە ئەڵقەیەک بە دەوری تیرەکەیدا کەواتە ئاگادار بە جیای بکەرەوە ئەڵقەیەک بە دەوری تەوەرەکەیدا MR دووجایە بەڵام هەمان ئەڵقە بە دەوری تیرەکەیدا دەست بە خولانەوە بکات ئەبێ بە نیو MR دووجا ئەوەی کە گرنگە دوو شێوەی تریشمان هەیە لەسەر ئەم بابەتە کامیش بریتە لە گۆی پتە و ئەمیش بریتە لە گۆی پتە و لەگەڵ گۆی ناوبۆش گۆی پتە و لە کتێبەکەت کۆمەڵێک پرسیارمان هەیە وتوێتی وەکو چی وەکو تۆپی بۆڵینگ تۆپی بۆڵینگ یان گۆی پتە و زەبری بارنەگۆڕیەکەی 2/5 چییە MR دووجا 2/5 MR دووجا بەڵام گۆی ناوبۆش زەبری بارنەگۆڕیەکەی یان جاری وایە پێماڵێت تۆپی سەبەتە کە لە کتێبەکەش هەمان پرسیارمان هەیە زەبری بارنەگۆڕیەکەی ئەکاتە 2/3 چی MR دووجا کەواتە ئەگەر دیقەت بە ئێستا ئەم چوار شێوە سەرەکیەمان هەیە چونکە ئێسەمە دوو دانایان دووبارە بووەوەیە یەکە ئەڵقەیەکە بە دەوری تیرەکەیە ئەوی تریشان تەنۆلکەیەکە لەسەر ئەڵقەکە هەمان زەبری بارنەگۆڕی هەیە کەواتە ئەم چوار شێوەیە گرنگە تۆ بیزانیت بەدەل لەم شێوەیە ئەمە شێوەی چیان هەیە شێوەیەکی گۆیی یان شێوەیەکی بازنەییان هەیە یان ئەتوانم بڵێم خلۆکەن یا ئەڵقەن یان گۆی پتەون یان گۆی ناوبۆش ئەگەر دیقەت بێ بەردەمی هەموو ژمارەکان بەردەمی هەموو MR دووجاکان جیاوازن یعنی چی یعنی شێوەکانیان جیاوازن کە ئەمە یەکە شێوەیەکی تایبەت بەخۆی هەیە کە کێیە کە ئەڵقەیە ئەمەیان بۆ بە یەک لەسەر دوو بۆ بە پەپکە یان خلۆکە
ئەمەیان بۆ بە 2/5 شێوەکەی گۆڕاوە بۆ بە گۆی پتە و ئەمەیان 2/3 تا گۆی ناوبۆش. دوو حاڵەتی ترمان هەیە، دوو تەنی ترمان هەیە، دوو توڵی ڕێکمان هەیە، توڵێکی تەنێک. ئەگەر توڵێکی تەنێک یان توڵێکی باریک بە دەوری تەوەرێکی ستون لەسەر بە چقەکەیدا بڕوات، دیقەت بە ئەمە بریتە لە توڵێک، ئەم توڵە ئەگەر بە چقەکەیە بڕوات و دەست بکا بە چی؟ دەستکا بە خولانەوە. من ئەزانم درێژەیەکیشی هەیە، ئەو کاتە ئەکاتە 1/4 چەند؟ 1/12 ml دووجا. بۆیە بە چقەکەیە بڕوات، دیقەت بە زەبرێکی بارنەگۆڕینی هەیە. هەمان توڵ ئەگەر دروست بکەمەوە، بەڵام ئەم جارە با بە لایەکیا بڕوات، وەکو ئێرە ئەمەی کردەوە بە تەوەری خولانەوە. کاتێککە دەست بە جوڵە ئەکات ئەبینم بووە بە چەند؟ 1/3 ml دووجا. بۆیە ئەگەر تەوەرەی خولانەوە لە ناوەڕاستا بێت 1/12 زەبرێکی بارنەگۆڕی کەمی هەیە و خولانەوەی ئاسانترە. بەڵام ئەگەر لە لاکانیەوە بێت ئەو کاتە بێ بە 1/3 بەتەکی زەبری بارنەگۆڕەکەی زیاکات، خولانەوەی لە چاو توڵەکەی کە بە ناوەڕاستەکەی ئاڕوات چییە؟ ئاسانتر نییە و وەکو ئەو نییە لە بەرەوەی زەبری بارنەگۆڕەکانیان جیاوازە. کەواتە هەر یەکەیان تایبەت بە خۆی زەبرێکی بارنەگۆڕیان هەیە. ئەم زەبرە بارنەگۆڕیانە هۆکارە بۆ ئەوەی کە پێمان بڵێ ئایا کامیان لەسەر ڕوویەکی لێژ ئەگەر بێنە خوارەوە خێراترن و کامیان هێواشترن. خوێنکاران ئەم بابەتە گرنگە و زۆر ساڵ لە ئیمتحانی وزاری 2 دەرەجەی تیا مسۆگەر ئەەکەی بۆ خۆت ئەگەر بە وردی دیقەتی بیت. هەڵێن کاتێک تەنێک دەخولێتەوە تاوەکو بارستایی دوور بێ لە تەوەری خولانەوە، ئەوە زەبری بارنەگۆڕەکەی چی دێت؟ زیاد دەکات. لە ئەنجامدا خولانەوەی تەنەکە چی دێت؟ گرانە بێت، قورسە بێت. بۆچی؟ چونکە پێویستی بە زەبرێکی چیترە؟ زیاترە. بۆ نمونەگە دوو گۆ هەمان بارستایی هەمان نیوەتیریان هەبێت، یەکێکیان ناوپەڕەوی تریان ناوبۆش، ئەوە گۆی ناوبۆشەکە زەبری بارنەگۆڕەکەی گەورەترە. بۆ چونکە بارستایەکەی هەمووی لەسەر کێ دابەش بووە؟ بارستایەکەی هەمووی لەسەر چیاوەکەی دابەش بووە. بەڵام گۆی ناوپڕەکە بارستایەکەی هەمووی بەسەر چیا دابەش بووە؟ بەسەر قەبارەکەی دابەش بۆیە زەبری بارنەگۆڕەکەی کەمترە. ئەلێرە ئەم تێبینیە گرنگە تۆ بیزانیت و هەموو خوێنکارێکی پۆلی 12 لە بەشی دووەما بزانێت تاوەکو زەبری بارنەگۆڕی کەم بێت خولانەوە چی دێت؟ ئاسانە بێت. مامۆستا واتە چی تاوەکو زەبری بارنەگۆڕی کەم بێ خولانەوە ئاسانە بێت؟ ئەمە بریتی بوون لە شێوەکانی کە باسمان کرد. دیقەت بن ئەگەر پرسیارێکت بۆ بێتەوە لەم بابەتە بڵێ ڕوویەکی لێژمان هەیە، ئەگەر گۆیەکی پتە و لولەکێکی پتە و لولەکێکی ناوبۆش کە هەمان بارستایی و هەمان نیوەتیرە، ینی بارستایی نیوەتیرەیانم یەکسانە، باوا دابنیت ئەمە بریتە لە ئەڵقەیەک، ئەمەش بریتە لە لولەکێک، ئەمەش بریتە لە گۆیەکی پتە و بارستایی نیوەتیرەکانیان یەکسانە. یعنی باوا دابنێن بارستاییەکە 1 کیلۆگرامە، با بڵێ نیوەتیرەکەش R.25 مەترە. ئەو کاتە مادەم بارستایی نیوەتیریان یەکسانە کەواتە بارستایی نیوەتیرە هیچ کاریگەریەکی نییە لەسەر هاتنە خوارەوەیان لەسەر ڕۆ لێژەکە. ئەگەر ئەمە ڕۆ لێژەکە بێت لەسەر ئەم ڕۆ لێژە ئەم تەنانە بێنە خوارەوە، پرسیارەکە لە چی؟ کامیان زووتر یەنە خوارەوە. ئێمە دووشت گرنگە بۆ پرسیارەکە بیزانین. ئەگەر ڕۆ لێژەکە ڕوویەکی لێژی زبر بێت، یعنی هێزی لێخشاندن هەیە، واتە بەرهەڵەستی پیشانە درێ بەرامبەر بە جوڵەکەیان، بەڵێ بە تەکید ئەو کاتە وەکو یەک نایەنە خوارەوە. ئەڵێن یەکەم جار کێیەتە خوارەوە؟ گۆیە پتەوەکە. بۆ ئەگەر ئێمە بەردەم ئەم ژمارانە وەرگین هەمویان بارستایی نیوەتیریان یەکسان بێت، ئەم هەرەکاتەوە چەند؟ 1 کیلۆگرام مەتر دووجا. ئەمەیانە کاتە چەند؟ 0.5 کیلۆگرام مەتر دووجا. ئەمەیانە کاتە چەند؟ 0.4 کیلۆگرام مەتر دووجا. ئەمەیانە کاتە 0.6 کیلۆگرام مەتر دووجا. بۆیە ئەگەر ئەم چوار شێوەیە لەسەر ئەم ڕۆ لێژە بێنە خوارەوە، کامەیان کەمترین زەبری بارنەگۆڕی هەبوو، ئەویان زۆرترین چی هەیە؟ زۆرترین خولانەوەی هەیە و بە ئاسانی خۆی گەێنێتە دامێنی ڕۆلێژەکە. بۆیە یەکەم جار کامیان زووتریێتە خوارەوە لەسەر ڕۆلێژەکە؟ گۆیەپتەوەکە. وانە بۆ چونکە گۆیەپتەوەکە چی هەیە؟ کەمترین زەبری بارنەگۆڕینی هەیە. ئێمەش باسمان کرد تاوەکو زەبری بارنەگۆڕی کەم بێت خولانەوە چی دێت؟ ئاسانە بێت. باشە خولانەوە ئاسان بێ، ینی خێراتر خۆی گەێنێتە کوێ؟ خۆی گەێنێتە دامێنی ڕۆلێژەکە. لە دوای ئەو لە دوایەوە ئەمەی تریان کە بریتە لە پەپکەکە، پاشان گۆیە ناوبۆشەکە، پاشان ئەڵقەکە چوارەم جارە و لە هەمویان تەمەڵترە و درەنگترێتە خوارەوە. کەواتە ئایا شێوەی تەنەکان کاریگەری هەیە لەسەر هاتنە خوارەوەی تەنەکان؟ بەڵێ. شێوەکان ئەبێتە هۆی ئەوەی کە یەکیان خێراتر بێ یەکیان هێواشتر بێت؟ بەڵێ، چونکە شێوەکان چین بۆ دیاریەکات؟ زەبری بارنەگۆڕیەکەم بۆ دیاریەکات. بۆیە ئەڵێم چی؟ ئەگەر
گۆیەکی پتە و لولەکێکی پتە و لولەکێکی ناوبۆش هەمان بارستایی هەمان نیوەتیرەشیان هەیە. بارستایی نیوەتیرەکانیان چین؟ یەکسانن. لەسەر ڕوویەکی لێژ بێ خلیسکان خلۆر ببنەوە، نابێ بەخلیسکێن. کامیان زووتر دەگات؟ گومانی تیانە یەکەم جار ئەڵێن کامیان گۆیە پتەوەکە پێشەمیانەگات، چونکە زەبری بانەگۆڕەکەی کەمە و لە هەمویان خێراتر و باشتر دەگاتە خوارەوە ئاسانترە خولێتەوە. پاشان لولەکە پتەوەکە و ئینجا لولەکە ناوبۆشەکە. ئەگەر لەم پرسیارەی پێشووە خوێنکاران، ئەگەر لەم پرسیارەی پێشووە پێت بڵێ هەرسێکیان لەسەر ڕۆلێژەکە دەخلیسکێن، باشە خلیسکان واتە لێخشاندنمان نییە. ئەو کاتە کە هێزی لێخشاندنیش نەبێت هەرسێکیان چۆن هێنە خوارەوە؟ لێ کاتایەنە خوارەوەتە هیچیان پێشیچیان ناکەوێت، بۆ چونکە لەویایە ئەخلیسکێن و هەمویان لە هەمان کاتاگەنە خوارەوە. هەر بۆ ڕوونکردنەوەی ئەمە پرسیارێک لە کتێبەکەمان هەیە، ئەڵێ بۆچی هەندێک جار یاریزانی بیسبۆڵ دارەکە لە ناوەڕاستیان لە خاڵەکانی نزیک چقەوە دەگرن. یاریزانی بیسبۆڵ هەوڵەیە هەمیشە کەمترین هێز بەکاربێنێ، کەمترین زەبر بەکاربێنە، هێز بەکاربێنە ئەفو بۆ ئەوەی یاریەکە بەردەوامی پێبات. کەواتە ئەڵێ بۆ ئەوەی یاریزانەکە لە زەبری بانەگۆڕی دارەکە چی لێ بکات؟ کەم کاتەوە. بەهۆی کەمکردنەوەی بارستایی خولانەوە نیوەتری خولانەوە دەبێتە هۆی ئەوەی کە دارەکە بە ئاسانی چی بکات؟ بخولێنێتەوە. کەواتە یاریزانی بیسبۆڵ بۆچی هەندێک جار دارەکە لە ناوەڕاستەوە گرێت؟ بۆ ئەوەی لە زەبری بارنەگۆڕی دارەکە چی لێ بکات؟ کەم کاتەوە و هەمیشە خولانەوە بۆ خۆی چی لێ بکات؟ ئاسان بکات. چونکە ئێمە باسمان کرد کاتێککە زەبری بارنەگۆڕی دارەکە کەمەکات خولانەوە چی لێت؟ ئاسانە بێت. ئاسانە بێت یعنی چییە بێت؟ یعنی زۆرە بێت. ئەو کاتە هەمان ئەو تەنەی کە بەدەستیەوێتی هێزیەکی کەمتری بۆ بەکارێنێ بۆ خولانەوەکەی. ئەمە بەنیسبەت ئەوەی کە لە بیدایەتی بەشی بەندی 2 بۆ 2 هەیە پێویستە تۆ بیزانی لەسەر زەبری بانەگۆڕیت، ئەمە گرنگ بوو تۆ بیزانیت. کەواتە زەبری بانەگۆڕەکان ئاگادار بە شێوەکانیان وەکو پێویست وەکو کتێبەکە و وەکو خۆی بێ لەبەرێ بێت، هەر یەکە تایبەت بە خۆی بڕێکی هەبوو و ئەو شێوانە پێ ئەوتین کە بەردەمی ئێمە ڕووجاکە چەنی بۆ دانین. ئەمە بەنیسبەت بابەتی زەبری بانەگۆڕی. بابەتی دوای ئەومان لە بەشی دووەم بابەتێکی زۆر گرنگە کە بەداخەوە زۆرترین خوێندکاری پۆلی 12 کێشەی تیای هەیەویش چییە؟ بابەتی هاوسەنگبوون. بابەتی هاوسەنگبوون کە لە بنەڕەتا خۆی بابەتێکی ئاسانە و زۆرترین خوێندکار ئەتوانێت سوود لەم ڤیدۆیە وەربگرێت یان سوود لەم وانەیە وەربگرێت بۆ ئەوەی لە لای ئاسان ببێت. هاوسەنگبوون بارێکە تەن تیایدا چییە؟ وەستاوە یان ئەجوڵێت بە خێراییەکی چی؟ ئەجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ. ئەمیش هەر لە پۆلی 11 خوێندوتە. هەر تەنێک لە باری وەستاودا بێت یان بجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ ئەڵێنەوە تەنێکی چییە؟ هاوسەنگە. کەواتە پێناوسەی هاوسەنگبوون گرنگە هەموو تەنێکی وەستاو یان جوڵاو بە خێراییەکی نەگۆڕ ئەڵێن تەنێکی هاوسەنگە. ئێمە ئێستا دوو بابەتمان هەیە، دوو مەرجمان هەیە لە پۆلی 12 بۆ ئەوەی تەنێک لەباری هاوسەنگبووندا بێت. مەرجێکیان بریتە لە هاوسەنگبوونی جێگۆڕ، مەرجێکیشیان بریتە لە هاوسەنگبوونی بەخول. کەواتە کاتێک کە باز لە هاوسەنگبوونەکرێت جارە پێویستە گرنگە پێناسەکەی بزانێت. وتمان ئەو بارەیە کە تەن تیایدا چییە؟ وەستاوە یان چییە کات؟ دەجوڵێت بە خێراییەکی چی؟ بە خێراییەکی نەگۆڕ. ئەو تەنە باوادا بنین ئۆتۆمبیلێکە، ئەو تەنە باوادا بنین پاسکیلێکە، ئەو تەنە کاتێک کە وەستا بێت یعنی خێراییەکەی سفرە، خێرایی نییە. یان با بڵێن ئەژوڵێت بەڵام خێراییەکەی خێراییەکی نەگۆڕە. ئەو کاتە ئەڵێن تەنەکە لەباری هاوسەنگبوونە. ئێمە تەن دوو جۆر هاوسەنگبوونی هەیە. هاوسەنگبوونێکیان پێوتێت هاوسەنگبوونی چی؟ هاوسەنگبوونی جێگۆڕ. هاوسەنگبوونێکیشان پێوترێت هاوسەنگبوونی بەخول. کەی تەن ئەبێت بە هاوسەنگبوونی جێگۆڕ؟ واتە چ کاتێک بە تەنێک بڵێن ئەو تەنە لەباری هاوسەنگبوونی جێگۆڕایە تەمەەن مەرجی یەکەمە. مەرجی یەکەم بریتە لە چی؟ ئەگەر تەنێک وەستاو بێت
هەموو تەنەیەکی وەستاو یەکسەر ئەڵێم ئەو تەنە لەباری هاوسەنگبوونی چییە؟ هاوسەنگبوونی جێگۆڕ. کاتێک تەنەکە وەستاو بێت بە هەمان شێوە هەر لەم لەباری هاوسەنگبوونی چییە؟ بەخول. کەواتە هەموو تەنێکی وەستاو خوێنکاران هەموو تەنێکی وەستاو هەمیشە هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی تایە؟ بەڵێ. بۆ ئەو تەنە وەستاوە جوڵەی جێگۆڕی نەکردەوە جوڵەکەی بگۆڕێت یان نەخولاوەتەوە گۆشە خێرایەکەی زیاد و کەمکە کەواتە وەکو وایە جێگۆڕ و بەخولەکەی لەباری چیا بن؟ لەباری هاوسەنگبوونا بن. ئەمە مەرج قسەی یەکەم کە پێویستە هەموو تەنێکی وەستاوە من بڵێم هەردوو مەرجەکەی تیا دێتە دی. دووەم ئەگەر بێت و ئەو تەنە بجوڵێت بەڵام بەچی؟ بە خێراییەکی نەگۆڕ. باشە بە خێراییەکی نەگۆڕ یعنی تاودان چەند بێت؟ سفر بێت. هەر کاتێک ئەکرێت تەنێک بژجوڵێت و هاوسەنگ بێت بەڵێ بەڵام مەرجی هەیە بێ بڵێن خێراییەکەی چییە؟ نەگۆڕە یان تاودانەکەی چەنە؟ سفرە. ئەی بۆ جوڵەی بەخول ئەڵێن ئەگەر بێت و ئەو تەنە بخولێتەوە بەڵام بەچی نەگۆڕ؟ بە گۆشە خێراییەکی نەگۆڕ واتە گۆشە تاودانەکەی چەند بێت؟ سفر بێت. واتە گۆشە تاودانەکەی سفر بێت. کەواتە هەر کاتێک تەنێک وەستاو بێت یان بجوڵێت بە خێراییەکی نەگۆڕ ئەڵێم تەنەکە لەباری هاوسەنگبوونی چییە؟ جێگۆڕایە. هەر کاتێک تەنێک وەستاو بێت یان بخولێتەوە بە گۆشە خێراییەکی نەگۆڕ واتە گۆشە تاودانەکەی سفر بێت ئەڵێم لەباری هاوسەنگبوونی چییە؟ ئەڵێن لەباری هاوسەنگبوونی بەخولایە. دوایەوە ئەگەر بێت و سێەم بەرەنجامی هێزەکانی سەر تەنەکە سفر بێت یعنی چی؟ باوا دابنین ئەمە بریتیە لە تەنێک چەند هێزێک کاری تێکات هێزێک لەسەرەوە کاری تێکات هێزێکیش لە خوارەوە کاری تێکە لە هەمان خاڵدا. ئەگەر بێت و بەرەنجامی هێزەکانی سەر تەنەکە سفر بێت بەرەنجامی یعنیش سەمەیشنی F یەکسان بێت بە سفر. خوێنکاران ئاگادار بە ئەکرێ ئەم بەرەنجامە لەسەر تەوەرەی ئێکس کاری تێ بکات و سفر بێت. ئەکرێ لە هەمان کاتە بەرەنجامیشمان لەسەر تەوەرەی وای هەرچەند بێت هەر سفر بێت. کەواتە بەرەنجامی هێز لەسەر ئەو تەنە سفر بێت. هێزمان هەیە بەڵام بڕەکانیان یەکسانە و دژ ئاراستن ئەو کاتە بەرەنجامەکانیان نەکاتە سفر. بۆیە ئەم مەرجە بۆ شیکارکردنی پرسیارەکان بەکارێنین بۆ باری هاوسەنگبوونی چی؟ جێگۆڕ. ئەی لە هاوسەنگبوونی بەخولە ئەڵێن ئەگەر بەرەنجامی زەبرەکان لەسەر تەن سفر بێت یعنی بەرەنجامی زەبر سفرە واتە ئەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر. بۆ نمونە تۆپێکت هەیە بەم ئاڕاستەیە کاتێکە لێرەوە هێزێک کاری تێکات ئەبێتەوەی خولانەوەی بە ئاڕاستی میلی کاتژمێر هێزەکە با دابنین دەنیوتنە. لە هەمان خاڵدا هێزێکی تر بە پێچەوانەیە ئەو کاری تێکات ئەویش دەنیوتنە. من ئەزانم ئەو دوو هێزە زەبر دروستەکەن. ئەو دوو هێزە زەبر دروستەکەن لەبەرەوەی بڕەکانیان یەکسانە و کار لە هەمان خاڵەکەن واتە باسکەکانیشیان یەکسانە هەمان زەبر دروستەکەن بەڵام بە ئاڕاستەیەکی چی؟ پێچەوانە. ئەمیانە بێت بە میلی کاتژمێر ئەمیانە بێت بە پێچەوانە میلی کاتژمێر. ئەو کاتە بەرەنجامی زەبرەکانی جەبێت بە چەند؟ بەرەنجامی زەبرەکانی جەبێت بە سفر. ئەمە ئەو بەرجانن کە پێویستە بێتە دی بۆ ئەوی تەن لەباری چیا بێت؟ هاوسەنگ بوون. بە خێرایی بۆت ئەڵێمەوە بۆ تێگەیشتنی خۆ چونکە کۆمەڵێک پرسیارمان هەیە پرسیاری شەرحن و ئەو پرسیارانە ڕوونکردنەوەیان پێویستە. هەموو تەنێکی وەستاو یان جوڵاو بە خێراییەکی نەگۆڕواتە تاودان سفر بێت یان بەرەنجامی هێزەکانی کارەکەنە سەر تەنەکە سفر بێت هەمیشە لەباری هاوسەنگبوونی چییە؟ جێگۆڕ. ئەمە بریتە لە مەرجەکانی هاوسەنگبوونی جێگۆڕ. هەموو تەنێکی وەستاو یان خولانەوە بکات بە گۆشە خێراییەکی نەگۆڕواتە گۆشە تاودان سفر بێت یان بەرەنجامی و زەبرانی کار لە تەنەکەکان سفر بن ئەو کاتەژە بێت بە مەرجی چی؟ هاوسەنگبوونی بەخول. هەر تەنێک ئەم مەرجانە لە هەردوو لاتیایە بێت ئەڵێم لەباری هاوسەنگبوونی تەواودایە یعنی هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە. بەڵام هەندێک نمونەمان هەیە تەنها جێگۆڕی هەیە هەندێک نمونەشمان هەیە تەنها هاوسەنگبوونی چی هەیە؟ بەخول. نمونە ئەگەر بێرینەوە پانکە ئێمە ئازانی بە شێوەیەکی گشتی ئەگەر وەری بگرین جوڵەی پانکە جوڵەیەکی بەخولە. ئەگەر پێ دڵێ پانکەیەک بە دەوری تەوەرەکەی خۆی دادەستی کرد بە خولانەوە
ئەم پانکەیە من ئەزانم جێگۆڕ ناکات بە شکلی ئام هەموو پانکەکەڵم واتە پانکەکە لە سەقفەکەەوە جێ خۆی ناگۆڕە بچێت لە خاڵێکی تر ئەگەر پێت بڵێ پانکەکە بە گۆشە خێراییکی نەگۆڕ دەخولێتەوە ئەڵێم هاوسەنگبوونی جێگۆڕیشی هەیە و هاوسەنگبوونی بە خولیشی هەیە بۆ چکە لە بنەڕەتا خۆی جێگۆڕی هەر نییە جێگۆڕەکەی وەکوایە لەباری وەستاوا بێت مادەمەڵێت گۆشە خێرایەکەی نەگۆڕە کەواتە هاوسەنگبوونی جێگۆڕیش و بە خولی هەیە بەڵام کاتێک کە پەنجە ئەنیت بە کارەبای پانکەیەکە و داگرسێنیت من نەزانم گۆشە خێرایەکەی چی لێت زیاکات ئەگەر پێیوتی پانکەیەکی سەقفی بە گۆشە خێرایەکی گۆڕا دەستی کرد بە خولانەوە ئەڵێم تەنها هاوسەنگبوونی چی هەیە جێگۆڕی هەیە بەڵام هاوسەنگبوونی بە خولی نییە لێرەشا کۆمەڵێک نمونەمان هەیە هەر لە پێداچنەوەی بەندەکەیە گرنگە ئەمیش لەسەری بۆسین و بیزانین بۆ ئەوی بتوانین ئەمیش بە هەمان شێوە 2 دەرەجە بۆ خۆمان مسۆگەر بکەین و نەکەوینە هەڵەوە خوێنکارانم بابەتی هاوسەنگبوونە بەڕاستی گرنگە تایە ور ببیتەوە ئەو وربوونەوەیش ئێستا دەسەکەین بە شیکارکردنی پرسیارەکان و بۆ تۆ ئاسانە بێت ئەڵە دیاری بکە کام لە 2 مەرجەکەی هاوسەنگ بوون پرسیاری چوارەمی پێداچنەوەی بەندی 2 بۆ 2 کام لە 2 مەرجەکەی هاوسەنگ بوون بەدی دێت لە هەریەکە لەم بارانەی خوارەوەدا ئەلف تای پاسکیلێک لەسەر ڕێگەیەکی تەخت بە گۆشە خێراییکی نەگۆڕ خلۆر دەبێتەوە ێ باشە من وشەی چییە ئەبیستم خلۆر بوونەوە ئەم تایە لە شوێنی خۆیان نیەتی هەڵگەڕاوە بێ تایەکە بخولێتەوە نا تای پاسکیلێک لەسەر ڕێگەیەکی تەخت بە گۆشە خێراییکی نەگۆڕ خلۆر دەبێتەوە باشە ئەگەر گۆشە خێرایی نەگۆڕ بێت نابێ خێراییکی لەگۆڕی چیە بێت ئەوەی پێبەخشی بێت کەواتە ئاڵێن هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە بۆ ئەو کاتێک گۆشە خێرایی نەگۆڕە و خلۆریش ئەبێتەوە ینی جوڵەی جێگۆڕی ژەکات کەواتە خێرایەکەشی چییە نەگۆڕە بۆ یاڵم خێرایی گۆشە خێرایی نەگۆڕە ئاگادار بەم تەنە وەستاو نییە ئەم تەنە جوڵاوە بەڵام بە خێراییکی نەگۆڕ و بە گۆشە خێراییکی نەگۆڕ ئەڵێم لەباری هاوسەنگبوونی تەواودا ینی جێگۆڕیش و چیشی هەیە بە خولیشی هەیە پاسکیلێک لەسەر ڕێگەیەک وەستێنراوە ئیتر هیچ خۆمی بۆ ئازێت نایە بڵێم وڵا ئایا وەستاوە کام هاوسەنگبوونە هەموو تەنەیەکی وەستاو هەمیشە هەردوو جۆر هاوسەنگبوونەکەی هەیە ینی لەباری هاوسەنگبوونی تەواودایە تایەکانی ئۆتۆمبیلێک هێواش دەبنەوە ئێ بە تەکید ئەمە ئۆتۆمبیلش خۆ لە شوێنی خۆیان تایەکانی هێواش نابێتەوە بۆ وەستاوی شتیوان نابێت تایەکان هێواش دەبێتەوە یانی ئەمیش خلۆر بۆتەوە یانی ئەمیش جوڵاوە باشەگە تایەکان هێواش بنەوە ینی گۆشە خێرایی چی هاتووە گۆڕاوە ئەو کاتە گۆشە تاودان سفر نییە ئەگەر گۆشە خێرایی گۆڕابێت ینی چ شتێکی خێرایی کرد سیارەکەش گۆڕاوە خێراییەکەی کەواتە تایەکانی ئۆتۆمبیلێک هێواش دەبنەوە واتە خێرایی و گۆشە خێرایی نەگۆڕ نییە بۆ یاڵێ نە هاوسەنگبوونی جێگۆڕی هەیە و نە هاوسەنگبوونی بەخولی هەیە ئەمە بەنیسبەت لقی جیم لقی دال تۆپێک لە هەوادا دەڕوات تۆپێک لە هەوادا دەڕوات تەنها هاوسەنگبوونی چی هەیە بەخول باسی چی نەکردووە باسی خولانەوەی نەکردووە وایە وتێتی لە هەوادا ئەڕوات یعنی جێگە ئەگۆڕێت و کاتێک کە تۆپەکەش لە هەوادا ئەڕوات جوڵەیەکی جێگۆڕ ئەکات واتە ئەو تەنها جوڵەی جێگۆڕی هەیە و جێگۆڕەکەشی گۆڕاوە چکە من نەزانم تۆپێک لە هەوادا دەڕوات بە تاکی خێرایەکەی گۆڕێت یا ناگۆڕێت نەیوتۆ بە خێرایەکی نەگۆڕ بۆیە خێرایەکەی گۆڕێت بۆیە هاوسەنگبوونی جێگۆڕی نییە کەواتە ئەو تەری کە جوڵەی جێگۆڕی هەبوو هیچ کاتێک نابێ بکەوێتەوە باری هاوسەنگبوونی جێگۆڕ بەڵام لەبەرەوەی باسی بە خولەکەی نەکردووە ئەڵێن وەکو وایە لەباری هاوسەنگبوونی چی دابێت لەباری هاوسەنگبوونی بەخول دابێت ئەمە بەنیسبەت ئەو پرسیاری چوارەمە کە لە پێداچنەوەی بەندی 2 بۆ 2 هەیە خوێنکاران گرنگە هەمووتان ئەم پرسیارە بزانن یان ئەم چەند پرسیارە بزانن لەبەرەوەی پرسیاری گرنگ و بابەتی گرنگی تایەتەوە لە وزاری هەل لەناو ئەم بابەتەیە دەچەکەین بە شیکارکردنی پرسیارە حسابیەکانی هاوسەنگبوون شیکارکردنی پرسیارە حسابیەکانی هاوسەنگبوون بەڕاستی کۆمەڵێک پرسیاری زۆر گرنگن ئەم پرسیارانە پێویست بەوە ئەکات خۆشە چەند جارێک لە ماڵەوە شیکاریان بکەیت یەکێک لەو پرسیارانە بریتە لە چی بریتە لە پرسیاری دووەمی ڕایەنانی دووی کە پرسیارێکی گرنگە ئەم پرسیارە بە پرسیاری کارگوزارەکە ناسراوە پرسیاری کارگوزارەکە یەکێکە لەو پرسیارانەی کە زۆر دووبارە بێتەوە بۆ لەم پرسیارەشەوە دەستمان پێکرد بەڕاستی ئەم پرسیارە تێگەیشتن ئەتوانی بڵێن تایە ئاسانتر لە چاو پرسیارەکانی تردا با ئێمەش لە پرسیارە ئاسانەکانەوە دەست پێ بکەین پاشانەگەینەوە پرسیارانەی کە بەلایەوە قورسە ئەڵە کارگوزارێکی پاکردنەوەی شوشە کێشەکەی 600 نیوتنە کێشی کارگوزارەکە لەسەر لەوحەیەکی هاوچەشن باسمان کرد لەوحی هاوچەشن واتە
کێش ئەکەوێتە کوێوە ناوەڕاستەوە. کێشی لەوحەکە چەنە 200 نیوتن. درێژیەکەی 3 مەترە لە هەردوو سەریەوە بە دوو پەتەوە بە شێوەیەکی شاوڵی هەڵواسراوە. هێزی کردژی لە هەر پەتێکدا چەند دەبێت ئەگەر کارگوزارەکە لە دووری 1 مەتر لە سەرێکی پردەکەەوە یان تەختەکەەوە لەوحەکەەوە وەستا بێت. خوێنکاران بۆ ئەم بابەتە گرنگە ئەم چەند خاڵی کە پێت ئەڵێم بۆ هەموو پرسیارێکی هاوسەنگ بوون بەڕاستی تۆ جێبەجێی بکەیت بۆ ئەوەی نەکەویتە هەڵەوە و ئاسانکاریت بۆ کات. ئاسانکاریت بۆ کات لە شیکارکردنی پرسیارەکانە و تۆ توانی بە ئاسانترین شێوە پرسیارەکانی شیکار بکەیت. ئەڵێ لەوحەکەمان درێژیەکەی 3 مەترە. ئێمە ڕستمێک دروست دەکەین ئەمە بریتە لە ئەو لەوحەیکە باسی کردووە. درێژیەکەی 3 مەترە کەواتە ئەلێرەوە بۆ ئێرە ئەڵێن درێژی ئەم لەوحە بریتە لە چەند مەتر 3 مەتر. کێشی لەوحەکە یاوینەتێ کێشەکە ئەکەوێتە ناوەڕاست ئەلێرەوە کێشەکە ئەڵێن چەند نیوتنە 200 نیوتن. ئەمە 200 نیوتنەکە کێشی لەوحەکەی دیاریمان کرد. کارگوزارەکە پاشان ئەڵێ بە دوو پەتەوە بە شێوەیەکی شاوڵی هەڵواسراوە. بەڵێ باشە ئەمە بریتە لە پەتێکیان ئەمەش بریتە لە پەتەکەی تریان. ئەم لا ناوانین تی یەکەم کە هێزی کردژیە ئەم لاژ ناوانین تی دووەم کە هێزی کردژیە. فەرق ناکات کامیان ئەکەیت بە تی یەک کامیان ئەکەیت بە تی دوو هیچ کێشەیەک دروست ناکات لە شیکارکردنی پرسیارەکە چونکە ئیجبار نەکراین کامە هێزی کردژی یەکەمە و کامە هێزی کردژی دووەمە. پاشان من ئەزانم ئێستا ئەمە ئەگەر هەمووی 3 مەتر بێت کێشەکە لە تی کرد ئەم لا 1 مەتر و نیو ئەم لاژ 1.5 مەتر لە 1 مەتر و نیو کەواتە ئێستا توانین ئەم لاولاژ بەش بکەم. کارگوزارەکە کە کێشەکەی 700 نیوتنە لە دووری 1 مەتر لە سەرێکەوە وەستاوە. ئیجباری نەکردوین لە لای ڕاستدای بنین یا لە لای چێبدای بنین. لە دووری 1 مەتر لە هەر لایەکیاندانی بە کەیفی خۆت. ئێمە ئەڵێین با ئێستاوا دابنین ئەمەش بریتی بێ لە کێشی کارگوزارەکە کە چەند نیوتنە 700 نیوتن. لە دووری چەند مەتر وەستاوە لە سەرێکی پردەکە لە دووری 1 مەتر. کەواتە ئەگەر دیقەت بیت ئەم قسانە وێنەیەکمان بۆ دروست کرد وێنەیەکی ڕوونکردنەوەی بۆیە بۆ هەموو پرسیارێکی هاوسەنگبوون ئەڵێن چی گرنگە یەکەم جار من بتوانم چی بکەم وێنەیەکی ڕوونکردنەوەی بۆ بگەشم بۆ لەوحەکە. پاشان ئاراستەی ئەو هێزانە دیاری بکەم کە چییە کە یاوێتی لەسەر ئێرە من ئەزانم کێش و کێشی لەوحەکە و کێشی کارگوزارەکە بۆ خوارەوەیە بۆ ئەوەی ئەم تەنە هاوسەنگ بێت بۆی کارگوزارەکە بە ئاسانی بتوانێت ئەو ئیشەی خۆی بکات ئەو کاری خۆی بکات ئەبێ ئەم لەوحە چی بێت وەستاو بێت. کەواتە هێزی دووڕاگرەکە بۆ کوێوەن ئێستا بۆ سەرەوە بۆ بە پێچەوانەی کێوەن بە پێچەوانەی کێشەکانەوەن کە بۆ خوارەوە و دیقەت بە لێرە بەرەنجامی هێزمان تەنها لەسەر پێگنەری چی هەیە وای پێگنەری ئێکسمان نییە. ئەمجا ئێستا ئەگەر دیقەت بە وێنەکەمان کێشە بۆ ئەوەی من بتوانم هێزی ڕاگرەکان بدۆزمەوە پێویستە هەردوو مەرجەکە جێبەجێ بکەم. مەرجی یەکەمی هاوسەنگ بوون چی بوو خوێنکاران؟ مەرجی یەکەم بریتی بوو لە چی؟ بەرەنجامی ئەو هێزانەی کە کارەکانە سەر تەنەکە بکاتە چەند؟ 0. چەند هێز کاری تێکردووە؟ 4 هێز. 2 هێز بۆ سەرەوە کە FT1 و FT2 2 هێزیش بۆ خوارەوە کە کێشی لەوحەکە و کێشی کارگوزارەکەن. ئیتر تۆ کاتێکە ئەڵێی بەرەنجامی هێزەکان 0 بێت هێزی یەکەم بۆ سەرەوە چییە؟ T1 هێزی دووەم T2 ئەوە ئەشتوانی لێرە بڵێ کۆی هێزەکانی سەرەوە یەکسانە بە چی؟ یەکسانە بە کۆی هێزەکانی چی؟ هێزەکانی خوارەوە. کەواتە ئەڵێن کۆی هێزەکانی سەرەوە یەکسانە بە چی؟ کۆی هێزەکانی کوێ؟ خوارەوە. چەند هێز بۆ سەرەوە کاریان تێکردووە؟ 2 هێز. چی؟ T1 زای چی؟ T2 چەند هێز بۆ خوارەوە کاریان تێکردووە؟ 2 هێز. 700 زای چەند؟ 200 کەواتە T1 زای T2 دیقەت بە ئەکاتە چەند؟ 900 نیوتن. باشە ئایا ئەم مەرجی یەکەمی هاوسەنگ بوونە توانی پرسیارەکەم بۆ شیکار بکات؟ بە تاکید نەخێر. بۆ چونکە چەند نەزانراویتیایە؟ 2 نەزانراویتیایە. کەواتە کاتێککە 2 نەزانراومان هەبێت ئەتوانی بڵێن وەڵا هێزە کڕژیەکانمان دۆزیەوە بە تاکید دەڵێن نەخێر. ئەی چی بکەین ئێستا؟ کەواتە بە مەرجی یەکەمی هاوسەنگ بوون پرسیارەکە شیکار نەکرا بە تەواوی چی بەکارێنم اینجا؟ مەرجی دووەم. مەرجی دووەم چییە؟
مەرجی دووەمی هاوسەنگ بوون بریتە لە چی؟ بەرەنجامی زەبر یەکسانە بە چەند؟ سفر. بەرەنجامی زەبر یەکسانە بە سفر. هەر یەکسەر بۆ ئاسانکاری خۆت واتە ئەو زەبرەی ئەبێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسانە بەو زەبرەی ئەبێتەوەی خولانەوە بە پێچەوانەی میری کاتژمێر. خوێنکاران بۆچی ئەم بابەتە وەکو هاوسەنگ بوون شتی کارمان کرد؟ لەبەرەوەی لاوەڵەوە وتمان لەبەر ئەوەی ئەم لەوحە ئەبێت بە چی بمێنێتەوە؟ بە وەستاوی، لەبەرەوەی لەوحەکە وەستاوە کەواتە لەوحەکە لەباری چییە؟ هاوسەنگە. بۆ هاوسەنگ بوونیش من چەند مەرجم هەیە؟ دوو مەرج. مەرجی یەکەمم جێبەجێ کرد، مەرجی دووەمیش ئێستا جێبەجێیەکەین. من ئەزانم بۆ وەرگرتنی زەبر ئەبێت تەوەرەیەکی دیاری کراوم هەبێت، وایە؟ بەڵام لەم پرسیارە چی نێیاومەتێ؟ تەوەرەی نێیاومەتێ. چی بکەم؟ خۆم خاڵێکەکەم بە تەوەرە، هەر خاڵێک دابنێ بیکەیت بە تەوەرە هیچ کێشە نییە. هەر خاڵێک دابنێ بیکەی بە تەوەرە هیچ کێشەیەک نییە. بەڵام هەمیشە یەکێک لەو خاڵانم کە بە تەوەری خولانەوە کە بڕی هێزەکانیان نەزانراوە، نادیارە. ئێستا تی1 و تی2 بڕی هێزەکانیان چییە؟ نایزانم. بۆیە چی ئەەکەم بە تەوەری خولانەوە؟ ئەمە ئەەکەم بە تەوەری خولانەوە. کەواتە ئەم خاڵە ئێستا ئەەکەم بە تەوەرەی خولانەوە. کاتێک ئەم خاڵە ئەەکەم بە تەوەری خولانەوە ئەبینم ئیتر ئێستا خولانەوە بە دەری ئەو تاڵە ئەو تەوەرەیە دروستە بێت. ئێستا ئەم دوانە هەردووکیان ئاراستەکانیان بۆ خوارەوەیە، ئەیانوێ بە دەوری ئەم تەوەرەیە بخولێنەوە. کەواتە ئێستا هەر یەکێک لەم دوانە بە چ ئاراستەیەک بە دەوری ئاخولێنەوە؟ بە ئاراستەی میری کاتژمێر. بۆ ئەوەی بە هاوسەنگی و بە وەستایی بمێنێتەوە ئەبێ ئەم دوانەی سەرەوە ئەم دوو هێزەی سەرەوە چۆن بخولێنەوە؟ بە پێچەوانەی میری کاتژمێر. کەواتە ئێستا ئەو هێزەبرانی کە بێتەوەی خولانەوە بە ئاراستەی میری کاتژمێر دیاری یەکەم، ئەوەی بە پێچەوانەی میری کاتژمێرەوە دیاری یەکەم. پرسیارەکەشی کارکردنەکەی بۆ من ئاسانە بێت. بە ئاراستەی میری کاتژمێر ئێرە لە تەوەرەکەەوە چەند دوورە؟ 1 مەتر. کەواتە 700 کەڕەتی چەند؟ 1 زائید کێشەکە چەنە؟ 200. چەند لە تەوەرەکەەوە دوورە؟ 1.5. تی2 چەند لە تەوەرەکەەوە دوورە؟ هەموو دووریەکە یعنی چەند؟ 3. تی1 لەسەر تەوەرەی خولانەوەیە یعنی کەڕەتی چەند؟ 0. بۆ چونکە سەر تەوەرەی خولانەوە ئەڵێم چی؟ ئەڵێم باسکەکەی سفرە. کەواتە ئەم بڕە هەمووی بوو بە چەند؟ 0. ئێستا ئەمە بوو بە تی2 یەکسانە بە 700. ئەمە هەرەکاتە 700. ئەمیژە کاتە چەند؟ 300. سێەکە ئەچێتە ئەوبەر ئەچێتە ژێرەی کەرتەکە. تی2 بە نزیکی ئەکاتە 333 چی؟ نیوتن. کەواتە من توانیم چی بدۆزمەوە ئێستا؟ هێزی کرژی چەنە بدۆزمەوە؟ هێزی کرژی دووەم بدۆزمەوە. بۆیە بە مەرجی دووەمی هاوسەنگ بوون توانیم هێزی کرژی یەکێک لە پەتەکان بدۆزمەوە؟ بەڵێ بەتاکید. بەدانانی لە هاوکێشەی یەکەمدا کە کامە هاوکێشە یەکەم بوو؟ ئەمە هاوکێشە یەکەم بوو. ئایا ئەتوانم نرخی تی1 بدۆزمەوە؟ بەڵێ. تی یەکەم ئەکاتە 900 ناقص تی2 چێتە ئەو بەرەوەی بەچی؟ ئەبێت بە سالب. کەواتە 900 ناقص 333 وەڵامەکە ئەکاتە 567 چی؟ نیوتن. کەواتە لەمەوە بۆمان دەرکەوت هەردوو هێزی کرژیەکە توانرا بدۆزرێتەوە. بەڵێ تی یەکەم کە ئەکاتە 333 نیوتن، تی2 کە ئەکاتە 567. بەتاکید هەردوو گیشیان کۆ بکەرەوە ئەکاتەوە چەند؟ ئەکاتەوە 900. ئێمەش باسمان کردووە یەکێک لە مەرجەکانە بێت کۆی هێزەکانی سەرەوە کاتە کۆی هێزەکانی خوارەوە. هێزەکانی خوارەوە چەنە؟ هێزەکانی خوارەوە ئەکاتە 700 نیوتن. ئەم دوو ژمارەیەش کۆ بکەرەوە هەرەکاتە چەند؟ هەرەکاتەوە 900 نیوتن. 200 زائید 700 900 نیوتن بۆ خوارەوە. بۆ ئەوەی بە هاوسەنگی بمێنێتەوە ئەبێ ئەوانەی سەرەوە ژەرکاتە چەند؟ هەرکاتە 900 نیوتن. ئەمە بریتە لە شێوازی شیکارکردنی ئەو پرسیارانەی کە پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە هاوسەنگبوونەوە هەیە کە گرنگە ئەم خاڵانەی من وتم جێبەجێ بکەیت و بتوانی بە ئاسانی پرسیارەکانی پێ شیکار بکەیت. خوێنکاران پرسیارێکی ترمان هەیە هەر لەم بابەتەیە لە هاوسەنگبوون پرسیاری سێمی ڕایانانەکەیە. پرسیاری سێمی ڕایانانەکەڵێ دوو کچکێشەکانیان 400 نیوتن و 300 نیوتنە. دوو کچکێشەکانیان 400 نیوتن و 300 نیوتنە. کاتێکە
ئەم دوو کچە لەسەر لەوحێک دانیشتوون لە هەردوو سەری دارێکەوە دانیشتوون کە درێژیەکەی پێمان ئەڵێت چەند مەترە 2 مەترە. ئەلف کام خاڵ لەسەر دارەکە پێویستە خاڵی ڕاگیربوون بێت بۆ ئەوەی هاوسەنگبوونی بە خول چی لێ بکات مسۆگەر بکات. باشە ئێمە ڕسمەکە ئەکێشیت ئەمە بریتە لەو دارەی کە ئەم دوو کچە لەسەری دانیشتوون یەکیان کێشەکەی 400 نیوتنە یەکیان 300 بە کەیفی خۆ دایبنێ لەسەر دارەکەیان لەسەر لەوحەکە ئەمەیان ئەگەر باوادا بنین 400 نیوتنەکە بێت ئەم لایەشیان باوادا بنین 300 نیوتنەکە بێت کەواتە ئێستا دیقەت بە کێشەکان لایەکیان 400 لایەکیان 300 خۆی پێیوتوید لە هەردوو سەری دارێکەوە دانیشتوون لەم لاو لەولا. باشە خاڵی ڕاگیربوون پێویستە لەکوێ بێت بۆی هاوسەنگبوونی بە خول مسۆگەر بکات کەواتە تەنها مەرجی چی بەکارێنم هاوسەنگبوونی بە خول چکە باسی چی نەکردووە خۆی باسی هاوسەنگبوونی جێگۆڕ و باسی هێزەکانی نەکردووە کەواتە دوو کێشەکەی یاومەتێ مەرجی هاوسەنگبوونی بە خول جێبەجێیەکەم و تەنها بۆ بابەتە. من ئەزانم ئەو تەنەی کێشەکەی زۆرە ئەبێ باسکەکەی چی بێت کەم بێت ئەو تەنەی کێشەکەی کەمە بۆ ئەوی قەرەبووی هاوسەنگبوونەکە بکاتەوە بێ باسکەکەی زۆر بێت کەواتە ئێستا باوادا بنین ئەم خاڵە بریتێ لە خاڵی هاوسەنگبوون یان چەقی بارستایی یان تەوەرەی خولانەوە. ئێستا هەموو درێژی لەوحەکە چەند مەترە خوێنکاران 2 مەتر هەموو درێژی لەوحەکە 2 مەترە. ئەگەر دووری ئەو کچەی کە 300 نیوتنە لە خاڵی جێگیربوونەوە بە دی دابنین یعنی لێرەوە بۆ ئێرە بڵێن چی ئەمە دی ئایا ئەمی تریانەوێ بەچی ئەبێ بە هەمووی ناقص دی یعنی هەمووی چەنە 2 ئەم بەشەی لێ دەرەکەم کەواتە ئەمە بێ بەچی 2 ناقص دی بۆ یاڵێن دووری ئەو کچەی کە 400 نیوتنە لە خاڵی جێگیربوونەوە ئەبێ بەچی 2 ناقص دی. ئێستا من هێزەکانم هەیە و باسکەکانیشم هەیە دەسەکەین بە مەرجی هاوسەنگبوونی بە خول. مەرجی هاوسەنگبوونی بە خول چی بوو بەرەنجامی زەبر یەکسانە بە چەند 0. باشە ئەگەر ئەمە تەوەرەی خولانەوە بێت ئەم کچەیان ئەوێ بە دەوری تەوەرەکەیان بەم ئاراستەیە بخولێتەوە یعنی بە ئاراستەی کوێ میلی کاتژمێر ئەم کچەیان ئەوێ بە دەوری تەوەرەکەیان چۆن بخولێتەوە بە پێچەوانەی میلی کاتژمێر کەواتە زەبری میلی کاتژمێر یەکسانە بەو زەبرەی کە بە پێچەوانەی میلی کاتژمێر بە دەوری تەوەرەکەیان وەریەگرێت. ئێستا ئەمە چەند نیوتنە 300 هێزەکەمان 300 زەبر ناڵێن FD ئەی مامۆستا بۆ ساینەکە نانووسین چونکە ئەستوونە لەسەری ساینینەوەیە و ئەکاتە یەک کەواتە هێز کەڕەتی باسکەکەی 300 کەڕەتی چەند دی ئەی ئەمەی تریان 400 کە هێزەکەیە کەڕەتی 2 ناقص چەند دی 400 کەڕەتی 2 800 ناقص 400 دی یەکسانە بە چەند 300 دی ئەم ناقسە چێتە ئەو بەر 800کە لێرە ئەمێنێتەوە ئەبێ بە چەند 700 دی دی ئەکاتە چەند دی ئەکاتە 800 دابەشی چەند 700 وەڵامەکە ئەکاتە 1.14 چی مەتر 1.14 مەتر کەواتە دووری ئەو کچیان کە 300 نیوتنە لە تەوەری خولانەوە چەندی کرد 1.14 مەتر. باشە ئەگەر دووری ئەو کچیان کە دووری ئەو کچەی کە چەنە 300 نیوتنە ئەو دووری ئەو کچەوە بگریم کە 400 نیوتنە چەند دوورە ئەڵێن 2 ناقص چەند دی 2 ناقص 1.14 کە دۆزیمانەوە ئەکاتە 0.86 مەتر. ئەگەر ئەمە 1.4 بێت بە دڵنیاییەوە ئەم لا چەنە 0.86 هەردوو گیشی کۆبکەرەوە ئەکاتە چەند ئەکاتەوە 2 مەترەکە کەواتە ئێستا ئەم لا 1.4 و لاش 0.86 ڕاست دەرچوو بەڵێ خۆشم دڵنیام کە ئەو تەنەی کە کێشەکەی کەمە ئەبێت باسکی خولانەوەکەی چی بێت زۆر بێ بەڵام ئەوەی کە کێشەکەی زۆرە لە خاڵی ڕاگیربوونەوە بێ نزیکتر بێت. ئەمە بەنیسبەت چی بەنیسبەت لقی ئەلفەکەی کە بەڕاستی دووبارەی یەکەمەوە پێویستە یەکەم شت بۆ ئەم بابەتە تۆ چی بکەیت پێویستە یەکەم شت بۆ ئەم بابەتە تۆ
بێیت وێنەیەکی بۆ پێشیت کە وێنەکە دیاری کرد هێزەکانی لەسەر دیاری بکەیت کێشەکان دیاری بکەیت ئاراستەکانیان دیاری بکەیت دواتر تەوەرەی خولانەوە گەر خۆی یابووی زۆر باشە ئەگەر نەی یابوو خۆم خاڵێک بکەم بە تەوەرەی خولانەوە ئەمجا هەمانم پرسیارە ئەڵێ چی ئەڵێ ئەم جاریان چییە دوو کچیتر هاتوون لە تەنیژەم دوو لای ئەم دوو کچە دانیشتون بۆ یاریکردنەکە ئەم دوو کچە کچێکیان 225 نیوترە لە دووری 0.2 مەتر لە دووری 0.2 مەتر ئەگەر وێنەکە هەر لە بەردەم تا بێت وێنەکە ناسڕمەوە وێنەکە وێنەکەی خۆیەتی من ئێستا باسکەکانم دۆزیوەتەوە کچێک لێرە دانیشتووە ئەلێرە وتوێتی چەرە 225 نیوتن 225 نیوتن ئەڵێ 0.2 مەتر لێرە دوورە 0.2 مەتر لە چوارسەکە دوورە ئایا ئەو کچەی تریان لەکوێ دابنیشێت بۆ ئەوەی بتوانێت چی بکات هاوسەنگبوونی بەخول جارێکتر ئەڵێ لەکوێ شوێن ینی نازانم کەواتە باوا دابنین ئەمەش بریتە لە کچەکەی ترکە کێشەکەی پێی وتوین چەند نیوتنە 325 نیوتن هەر بە هەمان شێوە هەمان وێنەر لە بەرچاوایە ئێمە 300 نیوتنەکەمان دۆزیەوە چەند دوورە 1.4 325 نیوتنەکە کچەکەی ترە ئەبێ لای سیاسەکە دابنیشێ بۆی هاوسەنگبوونی بەخول چی لێ بکات مسۆگەر بکات چەند دوورە نایزانم جارێکی تر ئەمیش بەچی دانێ بەدی دانێ ئەم کچەی تر کە 400 دۆزیمەوە چەند دوورە 0.86 225 کە لای 400 دانیشتووە ئەڵێ چەند لە 400 دوورە 0.2 ئێ باش ئەی چەند لە تەوەرەی خولانەوەکە دوورە ئەمە گرنگە و نەکەویتە هەڵەوە 0.66 چونکە هەمووی 0.86 ئەگەر 0.20 لێ دەرکەین چەند ئەمێنێتەوە 0.86 بە هەمان شێوە بە وەرگرتنی مەرجی دووەم کە بەرەنجامی زەبر ئەکاتە چەند ئەکاتە 0 ئایا ئەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە ئاڕاستەی میری کاتژمێر یەکسان نییە بەو زەبرەیە بێتەوەی خولانەوە بە پێچەوانە میری کاتژمێر بە تاکید ئێستا ئەگەر من بێت و زەبر بە دەوری خاڵی جێگیربووناوە بگرم ئەمە چەنە 400 چەند دوورە 0.86 زائید کێشی ئەم کچەیان 225 چەند دوورە تکات لە یەکەم ئالێرەیە ئەگەر قەڵەمت بەدەستەوەیە خەت بێنە بە ژێریا لە کتێبەکە دووتێری 0.2 لە 400 دوورە بەڵام من دووریم لە کچە 400 ناوێت دووریم لەکوێوێت لە خاڵی هاوسەنگ بوون کەواتە هەموو خاڵی هاوسەنگ هەموو دووریەکەی 400 0.86 ناقص 0.2 ئەکاتە 0.66 یەکسانە بە ئەم کچەیان 300 نیوتن چەند دوورە 1.4 زائید 325 ئەو کچەیە کە نازانم چەند دوورە بەچی دایەنێم بە دی چییە؟ دی دووریەکەیەتی ئەڵێ چەند دوورە نازانم ئەوەی کە گرنگە تۆ بیزانیت ئەم لە لێەوە نرخی دیەکە ئەدۆزینەوە خۆ دەتوانی بە حاسیبە نەتیجەکە دەرکەی ئەکاتە 0.46 چی مەتر کەواتە هەر چوار دووریەکەمان زانی ئەمە 1.4 0.66 0.66 ئەمەژە کاتە چەند 0.46 مەتر ئەمە بەنیسبەت دۆزینەوەی ئەم پرسیارە کە پرسیارە کە چەند جارێک پرسیاری هاتوۆتەوە ئەم پرسیارە لە وزاری هاتوۆتەوە و تەلەبەش زۆرینەی ئەیزانێ و ئەگەر یەک جار باش تێی بگات و جوان شیکاری بکات ئەتوانێت بە ئاسانی وەڵام باتەوە. من ناوم ڕۆژن سەلام ڕەسوڵە سپاس بەخوام ساڵتوانیم دمرێنەوە حەوت بەدەست بێنم خوێندکار بووم لە پەیمانگەی سلێمانی ئێوە شەگەرەتانەوە نمرێکی باش بەدەست بێن و ئایندێکی باشتان هەبێ سەردانی پەیمانگەی سلێمانی بکەن. پەیمانگای سلێمانی خەونی بەدەستێنانی نمرەی بەرز بەدی بێنە.